بەهۆی کەمی ماوەی تەمەنی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان و کۆتایە هاتنی ئەم خولە، ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان داوای واسێنان لە ئەندامەتی پەرلەمان دەکەن. بەشێک لە پەرلەمانتارانی شواسێنانی ئەم پەرلەمانتارانە ڕەت دەکەنەوە و پێشنیار دەکەن دەنگ بەدەست دەکات کێشانەوەیان نەدرێت. جەلسەی پێشووتر ئێمە برادەرێکمە یەکێک لە هاوکارانمان دەستی لە کار کێشا بووەوە باپیری کامەلا، بەڵام لەسەر داوای فراکسیۆنی گۆڕانگوتی کە وەختێک کە تەمەنی پارلمان بۆ ئەوەی خانەنشین زۆر نەبن ڕەت کراوەتەوە. بە نسبەت ئەوەوە من بەخۆم وەکو ئەوەی هیچ دەست لە کار کێشانەوەی بۆ ئەندامانی پەرلەمان ئەوە بوو کردومانەتە پرەنسیپێک کە هیچ ئەندام پارلمانێک دەست لە کار نەکێشێتەوە. دکتۆر یوسفیش ئەگەر دەست لە سەرۆکاتی پارلمان بکێشێتەوە، پێشنیار بۆ هاوکارانم لە ئەندامانی پارلمانی کوردستان دەکەم هیچی تر نەهێلین دەست لە کارکێشانەوەی بێت تا خولەکە تەواو دەبێتن. بەر لە کۆتای هاتنی خولی چوارەمی پەرلەمان لە ڕێکەوتی 24 تشرینی یەکەمی 2017 با زۆرینەی دەنگماوەی کارکردنی پەرلەمانی کوردستان بۆ دوو خولی گرێدانی دانیشتەکان درێژ کرایەوە. بەهۆی ئەو تەمەنە کورتەی پەرلەمان کە ماویەتی، بەشێک لە ئەندامانی پەرلەمان لەگەڵەوە نین هیچ ئەندامێکی پەرلەمان واز لە ئەندامەتی پەرلەمان بهێنێت. هەر ئەندامێک دەست لە کار بچێشێ لایەنەکەی حزبەکەی کەسێکی کاندید بکا بۆ جێگەی ئەوە غەدرێکە پێم وایە لە پەرلەمان دەکرێت و لە موچەخۆرانش دەکرێتن، چونکە یعنی ماوەکەی هەندە نەماوە پێمان وایە چەند مانگی داهاتوودا هەڵبژاردن دەکرێت، پێویست بەوە ناکە کە لە ئێستادا دەست لە کار بچێشن. حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا سەرقاڵی پێداچوونەوەیە بە لستی خانەنشینان و دەیەوێت بە چاکسازیکردن لەو لیستە داهاتێکی زۆری بۆ بگەڕێتەوە و خانەنشینی ڕێک بخاتەوە. لەم چوارچێوێژدا کار بەوە دەکرێت هەر ئەندامێکی پەرلەمان تەمەنی یاسایی وەزیفی تەواو نەکرد بێت خانەنشین نەکرێت. هەڵگورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.